هەنگاو بەرەو ڕۆژێکی کار لە درەنگانێکی ڕۆژدا دەنێت. یەکەم هەنگاویش پاڵنانە بەو بەلەمەی کە ماوەی 40 ساڵە بووەتە سەرچاوی بژێوی. هێزی خۆی لە سەوڵی بەلەمەکە خەرج دەکات تا دادوەری کوڕی کە تەمەنی 17 ساڵە تۆڕەکە بە دەریاچەی دووکان پەخش بکات. محەممەد حوسێنی تەمەن 57 ساڵە و لە منداڵیەوە سەرقاڵیە میشەیە، بەڵام نیگەرانە و دەڵێ بەهۆی لاوازی حکوومەتەکانی هەرێم و بەغدا وڵاتانی دراوسێ و بە تایبەت ئێران بێباکن و ئاوی پێویست بۆ باشووری کوردستان بەرنادەنەوە. هەر ئەمەش وای کردووە داهاتی ڕۆژانەی ڕاوچیانی ماسی وەک پێویست نەبێت و وەکو خۆی دەڵێت لە باشترین حاڵەتدا 25,000 دینار پەیدا دەکەین. ماسی لەم وەرزی گەرمایە زیاتر خۆیان بۆ بنی دەریاچەکە دەکشێن و هەر بەم هۆیەشەوە وەرزی هاوین بە کەشێکی گونجاو بۆ ڕاوە ماسی دانانرێت، بەڵکو باشترین وەرزی زستانە. لە 26 بەعربە دەکرێتەوە، لە 26 تا 20دا بە شەوێ دێن، 4 مانگان لە شەوێ دەمێنینەوە، دوای 20دا هەتا 23 منە دەبێ تۆڕەکان تێداوینەوە لە ماڵە ڕەبانیان نوێژە دەکەین و دێن، لا عەسریش لێ دەبینەوە دەڕۆینەوە. بەس دەریاچەی دوکانە مازی زۆر کەمە، ماسی زۆر کەم وە قەسەم بەخوای زۆریان لە 2000 تێناپەڕم بەلەم وانێ ئەمڕۆ زۆریان بای 1200 هەبووە تێدا نەماوە. گەرای بزەی قاژەی شەبوتی حکوومەتی هەموو فەوتاوە، هەندی کار بێگچکەی تێدا تیرەش کەم بووە لە بەعرەکەیدا. بەزەوەی ڕاوێکی خۆشە و وەک کرێکارێ پێی دەژێ و زستانی ئێستا کەمی تێدا شەبوت مەربوعە زەردە باشە، بزە باشە، شەبوتەکەش کەم بووە. ئەم ساڵ هێندێکیان لێگرتەوە دانا یەکسەر ڕۆشتەوە بۆی بۆ بن سەدەی دوکانە ساڵان دەماوە. ئێستا خەڵکی لە دوکانە ڕەهەتا دەگاتەوە قەمتەران، ڕووباری قەمتەران و هەتا دەگاتە سندۆڵان خەڵکی لەسەرە. ماسیەکە کەم بووە، خەڵکی زۆر لەسەرە، ماسی زۆر کەمە. داوا لە حکوومەتی جەگەنگەرای تێکا بۆ هەر دەبێت کۆمپانیا تێکە تازە خێرخواستیان کردووە ئەو کار بە حکوومەتی شتێکە. ماسی زۆر کەمە، ناڵم ئەمڕۆ بەلەمی وە بەخوای بای 2000 بووە، ئالا دەرەجەکەی دەکاتە 20,000، باری زۆر کەمە. بەعزە ماسەکەی دەچێتە بن لیتەیەوە، ئاوەکەی گەرمە هەتا سار نەبێ ناتە دەرێ، بە زۆری ئەو شەبعەکە و تیرەکە دەچێتە بن لیتەی هەتا سار نەبێ ناتە دەرێ، ئەوش قوربەسەرە لە گەرمێ دەچێتە بن لیتەکەی. هەر ماسی هەر شەبعەکەش کەم بۆ بەخوای ئێستا ماسی زۆر کەمە. ئەمە تقریبی ئێستا 9 بەلەمین، ئەمڕۆ 6یان هاتبوون، ڕۆژی وان ناین، ئێستا بەهانی زەحمەتە بین، بە 2 ڕۆژان جارێک دێن، جومعان ناین، ڕۆژی وا 4 بەلەم نان، بەلەمانی وڵات زۆر تێدا لە دوکانە ڕاتێداوە تۆربەیە، بەری بنگردانە، چوا قوڕنەیە، بۆسکێنە، مەمەنداوەیە، بەردەشانە، سێوکانە، هەمووی لە بەعرەیە، بەس خەڵک بە کەمی دێ هاوینان، بە زۆری زستانان دێ. ئەمای زستانان خەڵکە بێ ئیشە خۆشتریشە، خۆ دەپێچێتەوە. ئەم دەمانە گەرما ماسیش کەمە، زستانە شتێک پەیدا دەبێت، ئەو شەبعە شتێک پەیدا دەبێت، تایب دەبێت، لە تایفی خەڵک دەیگرێ، 40,000 بۆ مەدەکاو لە خوای بەزیاد بوو. ئێستا وەڵڵا نییە، ماسی هەر کەمە. وڵا جۆرە ماسیمان زۆرە، شەبوت بە شەبوتەکە کەم بووە، زەردەکە کەم بووە، ئەوە دوو قاژە بزەی پێ دەڵێن ئەویشی تێدا کەم بووە، حکوومەتێکە هەر کەم بووە، ئەوە چوار قوڕاوی تێدا ئەویش کەمە بەخوایی. اینجا ئێستا کاربی شتێک کاربی تێدایە و تیرەی تێدایە و ساڵان پانکە نەدەفرژە پێ دەڵم پانکە ئێستا کیلۆی 200 دەکات، خەڵکە لە بێ پاریان پانکانی دەگرێت. ئەو جۆرانەی تێدا دەنایسکەی بارەکەشمان خاوێنە، تیمسا ئەو شتی وای تێدا نیە، زۆر خاوێنە، ئاوەکە زۆر کەم بووە. داوا لە ئێرانێش دەکەی ئاوەکەمان بۆ بەرداتەوە تا ناخۆشتر. ئێستا کوڕە دێ شەوێ ناخۆشە، تەپۆی لێ، ئەو مڕۆی لێ، مێشولەی لێ، بەعزە جێشی گەرمە، دایم ڕەشەبایە، ئەگەر ڕەشەبای بێ ناین، ئەگەر ڕەشەباش هات ماسی کەم دەبێ. بە زستانان بە
چوار ڕۆژانی شەڵی مەگرەوە ماسەکەی تێک ناچێت سارێک ڕۆژێڵی نەگریەوە تێک دەچێە تسقەکە خەسار دەبێت تۆڕەکە تێک دەچن پایزانیش خۆشە پایزان بە پایزانی زۆر خۆشە بەهارێژ مەمنوعە کەمبوونەوەی ماسی بۆ دوای ساڵی نەوەتەکان دەگەڕێتەوە ئەویش لەبەر گرتنەوەی ئاو لەلایەن نێرانەوە بە شێوەیەک لە سەدا 60 ئاوی دەریاچەکە پشتی بە ئاوی ئەو وڵاتە دەبەستێت. کاری ڕاوچیانی ماسی هەموو وەرزێک شەوی بەسەردا نایات بەڵکو تەنیا لە مانگی حوزەیران و تەموز و ئاب و ئەیلول و تشرینی یەکەم بەم شێوەیە دەبێت و دواتر تا وەرزی قەدەغەی ڕاوەماسی بەیانیان دێن و تا دوانی وەڕۆ کارەکانیان تەواو دەکەن. محەممەد دەڵێ وەک حەز ئەم کارە دەکەین ئەگەر ناداعاتەکەی ئاوشێوەی کرێ ڕۆژێکی کرێکاریە. خێرخواز و کۆمپانیەکان لە وەرزی قەدەغەی ڕاوەماسی پەنجەماسی دەخەنە ناو دەریاچەکە کەمتر حکوومەت ئەو کارە دەکات و ئەمەش ساڵ بە ساڵ سامانی ماسی لە دەریاچەکان کەم دەکات. دوای دانانی زیاتر لە 2000 مەتر تۆڕی ڕاو لە دەریاچەی دووکان ئیتر کاتی گەڕانەوەیە بۆ کەنار. یەکەم کاریشیان دوای گەڕانەوەیان بۆ قەراغی دەریاچەکە ئەنجامدانی نوێژی شێوانە بۆ ئەو زاتەی کە تەواوی ڕزق و چارەنووسیان بە بڕیارەکانی ئەوەوە بەندە. خۆراوا بوو بەڵام کاری ئەمان هێشتا لە نیوەدایە. بۆ بەردەوامیدان بە کارەکەیان پێویستە نانێکی تاسق و بەتام نۆش بکەن. بۆ مەبەستەش هەمووان بە هەرەوەزی سەرقاڵی گردانی زیاتری ئاگرەکەن تا چەند ماسیەکتان بکەن. بەڵام ماسیەکان هی دەریاچەکە نین چونکە تەنیا کاری ئەمڕۆی کاک محەممەد دانانی تۆڕەکان بووە و بڕیارە دوای کاتژمێر 11 شەو تا بەرەبەیان دەست باڵگرتنەوەی تۆڕەکان بکات و بەرهەمی ماندووبوونی بچنێتەوە. وڵاجا لە عەسریەوەمە لە نێو ئاوەکەی داین تۆڕمان تیاویشتون و بۆ تۆڕمان تیاویشتون و تقریبا نوێژە شەوان لێبووینەوە نوێژمان کردن و ئێستا نانچامان نەخوارد و نوێژەوان ئەو بە نوێژە خەو نان دەچێت بە خۆشیەوە جەماعەتەی ماسیمان کڕیون لە عەوزەکان ماسیمان هەڵدڕیون و ئەوە دایان برژین تقریبا سەعات 9 ئێستا نانمان نەخواردەوە بێ خەڵکی ناخۆشەوە دایان برژێن دایان خۆین و جێوێکی زۆر خۆشە. ئەو ماسیانەژی بەعرە نینی عەوزێن دوایی ئەمە تقریبا سەعات 11 دەچینە ئاوێوە تۆڕە تیران هەڵدەگرینەوە دەبێ لەیان گریۆگەڵیان نەگریوە چێ بۆ 4-5 ماسەکەی بۆ گەن دەبێ بۆ سەعات 3 لێ دەبینەوە دوایی سەعات 3 دێنەوە دم قەراغەکەی کار بوو حکوومەتیانمان لای خوابی داوانیش ڕقم هەشتیان پێدەڵێن هەڵیان دەگرینەوە بۆ تا وڵاتی لێ دەبینەوە. وڵای جاگە لە ماڵە ڕادەین خەومان نییە 11 شەو ئەو تۆڕاناڵ دەگرینەوە تۆڕی تیرانی پێدەڵێن پانکەی دەگرێت تیرەی دەگرێت ئەو ماسی وەردەست دەڕوا بۆ لای هەولێر و کەرکوچێ پارێکی باشیش ناکات بەس ماسی نییە ئەگە بێ 15,000 پەیداکەین و دوایە ماسییان لە بەفرێ دەگرین بۆ بانی ئەمەش داهندەینە معمیلی خۆمان هەیە لە هەولێر ڕە معمیلمان بۆ دێت تەسمیلی یان دەکات ئەوی تیرەی لە ئاوێدا بن تیرە لێ نابیەوە چون تاوت پێ دەکەێت تاویش پێکەوە درەنگ دەبێت هاوینە ماسەکە خەرا دەبێت بۆ تا وڵاتی خەڵکە لێ دەبێتەوە کە لێ بووینەوە دەڕۆینەوە بەرەو ماڵە بەرەو عاجیەوە لەوش ماسەکان تەسمیلی معمیلی هەولێرە دەکەین. لە تاریکی شەودا بەرەو قوڵایی دەریاچەکە ڕێدەکات تا ئەوەی بتوانێت لەگەڵ خۆرەڵاتن تەواوی تۆڕەکان هەڵبگرێتەوە و دەست بە ژماردنی ماسیە گیراوەکان بکات. بەبێ ئەسکردن بە ماندووبوون تا بەرەبەیان لەگەڵ کوڕەکەی سەرقاڵی هەڵگرتنەوەی تۆڕەکان بوو تا کاتژمێر 5:30 خولەکی بەرەبەیان تەواوی تۆڕەکانی کۆکردەوە. لە 11 شەوەوە چوینە بارەوە ئەوە تاوەرە ماسەکە ڕسمیشیان بگرێوەڵا لە ئەنجامەکەی بە زیاد بێ بای بەنزینەکەی دەبێت هەر ماسی کەمە بارەکە خۆی کەم بوو و ماسەکە فەوتاوە گەراکەی نەماوە هەر زۆر کەمەوە ئەوە دە تۆڕ مەرگنەوەیەک ماسییان پێوەنم هەر زۆر ماسی کەمە دا لە حکوومەت تێرەم دەکەن گەرای تێکە فریا و بارێکەوێ هەڵا هۆکاریم کەمەی خەڵکی زۆر لەسەرە و ماسەکەی دەگرن ئەگرتیشیان ئەوەیە کەم دەبێ بە تایبەتی لە من ئەدا ماسێ چیە ناوانەکەی لێ دەکامێرەکەی ئەوە بسم الله الرحمن الرحیم نووسلوێ چیەنە خەڵکی زۆر لەسەرە ژیانی خەڵکی لەسەر و ماسەیە ئەوە کاربی پێدەڵێن گۆشتەکەی زۆر خۆشە بۆ سوورکردنەوە بۆ مەزگوفەیە
ئەم کاتانە وڵای ماسنی ئەم کاتە بە زۆری زستانان لە نێو بارەی ئەو شەبع هەیە پەیدا دەبێت ئێستا هەمووی لە گەرمان خۆی لە ملی تێخستووە مەترێک دەچێتە ملی تێەوە بۆیە ماسیشکەمە ئەگە من ئەش بەرەڵایەکەم ڕۆژەیە دوایی هەمووی دەچێتەوە بن سەدەی دوکانە شەوتەکە ئەی ماوە دەچێتەوە خێرخوازش گەرای تێدەکەن وەڵاشکر باشە خەڵک گەرام ئەو کاربەی تێدەکە سامە ماسی گچکێ داوا لە هەموو بەلەموانەکانەکەن ئەمە کار بگچکێ فڕێداتەوە بە کەڵکی زنا گەورە دەبێت ساڵی ئەوەی نەوەتەکان ماسی زۆر بوو پێشەوەی هەر زۆر بوو هەموو ئەو دەمە هێندەش تۆڕ ئێستا هەسی ڕاز بێت سە تۆڕ ئەفتا تۆڕی پێ دەمی بە لەمانێک 5 تۆڕ دە تۆڕی پێ بوون بەخوای هەفتا کیلۆی دەبوو ی گەورەشی دەبوون هەموو نەوە ماسێشی دەبوو بەدەستا نەماوە فەوتاوە خەڵکی بژێژیانی زۆر لە سەو بارەیە ماسەکە کەم بووە خۆ بارێ دوکانێ بە ئێرانێ زیاد دەبێت 16 ئاوی ئێرانێ ژەولێ گرتوینەوە ئێستا کەمێکی بەردەدا بارانیش کەم بوون ئەگە بارانیش نەبێ ئاو کەم دەبێت دوای تەواوبوونی ڕاوچیەکان لە کارەکەیان کە بە درێژایی شەو درێژەی هەبوو هەمووان بەرەو شوێنی دیاریکراو بەڕێدەکەون ئەو شوێنەش تایبەتە بە بازرگانەکان و کۆی بەرهەمی ڕاوچیەکان دەکێشن و لە بەرامبەر بڕێک پارە کە پێشووتر لەسەری ڕێکەوتون ماسیەکان دەفرۆشن پێم نەگوتیەوە پارەکە لە ئاردیا باش فرۆشتنی ماسیەکان و بەڕێکردنی بازرگانەکان ئەمانیش بە بارهەڵگرێکی کۆن دەگەڕێنەوە بۆ ماڵ و دوای پشوویەک دووبارە دەگەڕێنەوە بە هەمان دەستوری ڕۆژی ڕابردوو دەست بەکارەکەیان دەکەنەوە.